فرم كاكا كده ام گۆرانێش ئاوەسەکەی لە ساری مامۆستا کاروان شارەوانی و جۆم لێ بووە وەنراوەکانی خۆمە هیوادارم بەدڵی ئەمەزیسە خۆشەویستە بێت بەدەست پەنجەی کاکە کردار و کاکە شاکاری خۆشەویست ئای بژێن ڕۆژێک کەژمێری بەختم لە پڕدێتە کۆتایی هەمووتان جێدەهێڵم ئەڕۆم بێ ماڵەوەی ئەچمە قەبرێ تاریکۆ بەبێ کەسی و تەنیایی ئیتر لە دڵ نامێنێ هیچ قەلەقی و ڕاڕایی دنیا هی سوودی نییە ئەم زەویە بەم پانایی هەر هەمووی جێدەهێڵی کە ڕۆژنات کۆتایی چون فەرماندە هاتووە برای هەتا هەتایی چون فەرماندە هاتووە برای هەتا هەتایی پێشکەش بە کاکە شێخە برای هەتا هەتایی پێشکەش بە کاکە شێخە بەڕاستی یەکەم پیاوی لەرە بێدی کاکە هیدار کاوە هەیەکە وەفا دەکا ئەڵێن خوا بیکە ئەفوو نازانن ئێمەش مردووین بەس ئەخۆی نانی زیندوو هەیەکە وەفا دەکا ئەڵێن خوا بیکە ئەفوو نازانن ئێمەش مردووین بەس ئەخۆی نانی زیندوو ژیانین بۆ ساتێنە دەین کوش و کەس لە حاڵی زینونیە هەزار خۆزگەم بە مردوو تەمەنی لاوی مڕۆیی بە بەلەش بە پیرۆز و خۆزگە و ئاواتەکانم لەم وڵاتەدا تیاچوو سەد خۆزگەم بە منداڵی هەزار خۆزگەم بە پێش و خەڵک زۆر سادە ئەژیا بە دوای زانی سادە بوو سەد خۆزگەم بە منداڵی هەزار خۆزگەم بە پێش و خەڵک زۆر سادە ئەژیا بە دوای ژیانی سادە بوو بەس کەسی ئەم سەردەمە ئەگەر سەروەتی هەبوو ساب بۆ هیچ کەس ناکە خوێنت ئەم ژێوەک زەروو لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەخلاقی پیاو بەسەرچوو لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەخلاقی پیاو بەسەرچوو پیاوەتی هیچ نەماوە تەنها بۆ تەڕی شوم و پیاوەتی هیچ نەماوە تەنها بۆ تەڕی شوم و دەوران چەرخت وەرگەڕێ بۆ لای منی بێچارە هیچ خۆشی بەدی ناکەم لە تەواوی ئەم شارە هەرگەنجێکی دەیبینی لە ژیان
ژیانی بێزارە هەرگەنجێشی دەیبینی لە ژیانی بێزارە تەنها هاوڕێی دوو کەڵە مەشروب لەگەڵ جگەرە بیلانە حەقیان نییە گەنجی ئێستا بێکارە گەنج هەیە 25 ساڵە ئەسوڕێتەوە بێپەرە ئەبێ کەسێک کوردستان لە ڕەگۆ بکاتشارە دوور و نزیک کەوتووە ئەبینۆ باوەرە دوور و نزیک کەوتووە ئەبینۆ باوەرە تایبەت بەشکەش بە کاکە بەڵێم بەڕیتانی بژین هەی ڕۆژانە بەناڵەناڵ شەوانە بە سەرخۆشی دەست بە پیاڵە و پێچی کاو ساتێنی من دڵخۆشی ئەی لەو ڕۆژە ناخۆشەی تۆ تارای سپی تۆشی هەر وەک موعتادی دەرمان کەوتبووم بە بێبۆشی ئەی لەو ڕۆژە ناخۆشەی تۆ تارای سپی تۆشی هەر وەک موعتادی دەرمان کەوتبووم بە بێهۆشی ئێستا ئەوەی ئەم بینێت ئەڵێ بۆوە ڕەشپۆشی بۆوە ئەسیری خەمی ناتبینین بە دڵخۆشی بۆوە ئەسیری خەمی ناتبینین بە دڵخۆشی هاي بشي لەناو هەموو یارانە سەردەستەی دڵشکاوانم هیچ ئومێدێکم نییە هاوەر ماڵی وێرانە دڵشکاویەکەی من بوو کەوتە بەرژێ یارانم کاتێ ئەڵێن دڵشکا هیچ کەس ناکا دەرمانە منیش دڵشکاوترین مرۆڤی سەرجیانم بێ ئومێد بەڕێ یەکەم ڕۆژەکانی ژیانم هەر چاوەڕێی خۆشیمە بە چاوی پڕگریانم هەر چاوەڕێی خۆشیمە بە چاوی پڕگریانم کۆتری بەختم تەرابوو دوورکەوتوانە هێرانم کۆتری بەختم تەرابوو دوورکەوتوانە هێرانم هەر کەسێ ئەگەر پیاوێ منیش لەگەڵ یا پیاوم لە کاتی تەنگانەیە لە پشتی ڕاوەساوە هەر بە مەردی ژیاوم بابم وای دەرەزاوم دۆستی هەر کەس بوو
وەکمۆم بۆ ئەو سوتاوم دۆستی هەر کەس بوو بێتم وەکو مۆم بۆی سوتاوم کابرا لە خۆی گۆڕاوە من لە خۆم نەگۆڕاوم بەعزێکیان زۆر بێسپەر بوون بە خراپە دێنن ناوم هەنێ وەک مەرجەهراوی لە پشتۆ پێوەی داوم بەباشی ژێم لێ بگرە برادەری ناپیاوم من زۆری وام بینیوە بۆیە قەت نەڕووخاوم من زۆری وام بینیوە بۆیە قەت نەڕووخاوم گرنگێ تۆ باسم کەی لای برادەری ناپیاوم گرنگێ تۆ باسم کەی لای برادەری ناپیاوم بڕۆ بە خۆ ڕۆژان ئەژێ